كليرة ونسر لبشي يكم دوما باسی لێوە کردو. مەڕاسیمی خوێندنەوە بۆ کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا لە مەڵبەندی هەڵەبجە بەڕێوە چوو. کتێبەکە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە ساڵی 1984 نووسیوێتی بڕاریشە لە بەشێک لە شار و شارۆچکەکان خوێندنەوەی بۆ بکرێت. بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە هەڵوێستێکی ئەم چالاکیەکی فراوانە وەکو پێویستێکی ئەمڕۆ پێویستێکی ئەم واقعە ئەم کتێبەکە پێشتر 4 جار چاپ کراوە بە پێویستمان زانی جارێکی تر نەوەی نوێ ئاشناکەینەوە بەم کتێبە بە ناوەڕۆکی کتێبەکە کە کۆمەڵێ وێزگەی گرنگی تایە لەسەر بیری نەتەوایەتی و سۆز بۆ نەتەوایەتی بە تایبەت لە ڕوانگەی ئیسلامەوە و ئەم چالاکیە لە زۆربەی شار و شارۆچکەکان بەڕێوە دەچێت و لە کۆتاییشدا کۆڕبەندێکمان هەیە کە ئەم کۆڕبەندە دیست جارێکی تر باز لە هاوسەنگیە کات لە بیری نەتەوایەتیە بۆ نەئیفرات و نەتەفریط. بەشداربوانی مەڕاسیمەکە کە لە کادرانی کۆمەڵ لە ئۆرگانە جیاوازەکان پێگاتە بوون باز لەوە دەکەن کتێبەکە باسێکی گرنگی سۆزی نەتەوایەتیە و ئەوە خراوەتە ڕوو ئیسلامیەکان و مسلمانان لە چوارچێوەی شریعەتی ئیسلامدا نەتەوە و نیشتیمانیان لا خۆشەویستە. ئەو کتێبە ساڵی تقریباً 80 نووسراوە لە ئەو جێکان نووسراوە کە خەڵکی ئەلمانی زیاتر وایان زانی وان زیاتر بەگری لە قەومەکەیان نەکەن و زیاتر بەلەی یعنی قەومەیەتی و هەستی نەتەوایەتی ئاچن لە عمقیەکان نووسراوە کە جی باخی پێدانە و زائیدەن پێغەمبەرانش بۆ قەومەکانی ناردوون يعني هم پێغەمبەری خۆی گرو بەڵە ئیلا قەومیهم يعني قەوم جێگەی ئاماژوگرنی پێدانە خۆی گەورە چۆن قەومی خەڵکی بە قەوم دروست و دینیشی ناردووە بۆیان کاتە دینەکە ئەسڵ لە باڵدینەکە شەمە قەومی لە سنووری شەرع پارێزین هیچ گەلێکیش بەبێ قەومونەتەوە مانای نییە ناونیشانی نییە کاتە ئێمە لە هەموو کەسێ زیاتر پێویستە لە پاڵ دینداریەکەمانە کە ئەسڵە لە سنووری شەرعیشە بایەق بە نەتەوایەتی و بەهستی قەومیەتی خۆمان بدەین بەبێ تەعەسوب بەبێ دەمارگیری بەبێ وەلاخستنی خەڵکانی تر. وڵای برا ئەوەنەی ئیسلامیەکان هەستی نەتەوایەتیان بەرزەوە نەخزمەتی میلەت و خاکی خۆیان کردوانی ئێلمانیەکان نیویاندایان نەکردو بەڕاستی هەر لە ڕێکخراوەکانی هانا بیگری ڕێکخراوی بەخشین بگری هەموو حاڵەتێکی لە ناکاو کە ڕوویداوە لە هەر چوار پارچە کوردستانە فرای میلەتەکان کەوتون فرای خاکان کەوتون بەرگریان لە خاک و نیشتمانی خۆیان کردو. وتەیەکیش هەیە حوب الوطن من الإيمان خۆشویستنی نیشتیمان لە باوەڕەوەی لە ئیسلامەوەی لە دینۆیە بەڕاستی. ئێمە وەک تاکێکی فەردێکی مسلمان کە لە ناو کۆمەڵی دادگەریان سەرکردەکەمان کە مامۆستا عەلی باپیرە لە ساڵەکانی هەفتاکان و هەشتاکانە بیری نەتەوایەتی نووسیوەتەوە ئەویش دینەکە و ئاینەکەمان داوامان لێیەکە کە نیشتیمان خۆشەویستە وەک دایک وایە بۆ ئێمەش پێویستە پارێزگاری لێکەین بەڵام ئەمڕۆ بەداخەوە کۆمەڵێکە لە خەڵکی تر بە ئێمە ئەفرۆشنەوە ئێمە هەر لە بناغەوە بەوە هێناومانەوە ئیشەڵڵا تا کۆتاییش و هەموو نەوەکانیشمان لەسەر ئەو بنیادەنێن کە خۆشەویستی نیشتیمان بەشێک بێ لە ئیمانیان. کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا لە قۆناغێکی تایبەتی ژیانی کۆمەڵگەی کوردیدا نووسراوە کە لەلایەکەوە ڕژەمی بەعس کوردستانی داگیر و خاپوور دەکرد و کوردی دەچەوساندەوە ژمارەیەک لانی سیاسیش لە پەنای شۆڕشدا لە دژی ڕژەم دژایەتی ئیسلامیان بە ئەرکی خۆیان دەزانی. سامان فتاح کەناڵی یاسمانی پەیام هەڵەبجە. ماڵەکە کە پێوتێ خانەخوێ.